بەهۆی مەترسیەکانەوە لەسەر زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەریەکانی بۆ سەر کەمبوونەوەی زیاتری قەبارەی خواستەکان لە بازاڕەکانی جیهاندا سەر لە نوێ نرخی نەوت دابەزینی بەخۆ بینی و گەیشتە نەزمترین ئاستی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. لەو چوارچێوەیەشدا و بەپێی دوایین مامەڵەکانی بازاری وزە نرخی 1 بەرمیل نەوتی برند بە ڕێژەی 3.98 دابەزینی زیاتری تۆمار کرد و بە کەمبوونەوەی $2.06 نرخەکەی گەیشتە $49.67. هەروەک نرخی 1 بەرمیل نەوتی خاوی سووکی ئەمریکاش بە ڕێژەی 4.95 دابەزیوە و با کەمبوونەوەی $2.33 بە $44.76 مامەڵەی پێواکرێ. بەو پێش نرخی نەوت بۆ نەزمترین ئاستی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا دابەزیوە. ئەوەش لە کاتێکدا چاوەڕوانەکرێت لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا خواست لەسەر نەوت لە سەرتاسەری جیهاندا با تایبەت وڵاتانی ئاسیا و ئەوروپا ڕوو لە بەرزبوونەوە بکە و نرخەکەشی زیاتر ڕوو لە هەڵکشان بکە. هاوکات شارەزایانی بواری ئابووری پێیان وایە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەندین وڵاتی جیهاندا جگە لە چین وای کردووە بەردەوام گەشتە نێودەوڵەتیەکان کەم ببێتەوە و تا دێت کارگەکانی بەرەمێنانیش لە کار دەکەون و هۆکارەکانی گواستنەوەش ڕابگیرێ. ئەوە ژوای کردووە زیاتر نرخی نەوت دابەزێ. لالایەکی ترەوە هێشتا ڕێکخراوی ئۆپیک سوورە لەسەرەوەی لا کۆبوونەوەی مانگی داهاتوویدا بە شێوەیەکی جددی کەمبوونەوەی قەبارەی خواستەکانی سەر فرۆشتنی نەوت تاوتوێ بکە و لە نێویشیاندا کار بۆ کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنان بکە. لەو ڕۆژەوە چەند سەرچاوەیەکی ئاگادار لە گفتوگۆکانی ئۆپیک ئاشکرایان کردووە کە ئۆپیک و هاوپەیمانەکانی بەنیازن بەرهەمێنانی نەوت زیاتر کەم بکەنەوە لەو ئاستەی پێشبینیەکرا. بەو پێی نرخی 1 بەرمیل نەوت بۆ کەمتر لە $50 دابەزیوە. هاوکات ئاژانسی ڕۆیتەرز لە ئازاری چەند سەرچاوێکی ئاگادار لە گفتوگۆکانی ئۆپیک بڵاوی کردوتەوە بەهۆی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا و دروستکردنی کاردانەوەی نەرێنی لەسەر بازارەکانی نەوتی جیهان، سعودیە و چەند ئەندامێکی تری ڕێکخراوی ئۆپیک تاوتوێی ڕێکەوتنێکەکەن بۆەوەی لە چارەکی دووەمی ساڵی 2020دا ڕۆژانە ملیۆنێک بەرمیل لە ئاستی بەرەمێنانی نەوت زیاتر کەم بکەنەوە. ئەوەش لە کاتێکدا پێشتر پێشنیاری ئەوە کرابوو ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت کەم بکرێتەوە. ئاماژەی بۆش کردووە کە بە تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی خواست لەسەر نەوت نرخەکەی بە ڕێژەی لە 125 دابەزیوە.